بەڕێزان دووبارە سڵاو دکتۆر پێشناو بڕێگە پرسیاری ئەوەم کرد کە ئەو ڕوبەرەی باسمان کرد ئایا لە کوردستاندا ئەو ڕوبەرەمان توانیوە دروست بکەینەوە پێگەی دین ئەتوانین چۆن لەو ڕوبەرەیە لێک بێنەوە ئایا بە پێگەیەکی ئیجابی وەسفی بکەینیان بە پێگەیەکی سلبی ئەمەوێ ئەوش ئضافە بکەم بۆ پرسیارەکەم کە ڕۆڵی هێزە دینیەکان لە کوردستانە لێوە لە چیایە بە تایبەتیش ئەمەوێ کە قسە لەسەر ئەو دوو هێزە بکەم کە جەنابەت بە هێزێکی ئیخوانی بۆ بە هێزێکی سەلەفی وەسفت کردو. یەکەم شت کە لە کوردستانە نائامادەیەوە غایبە بریتە لەو ڕوبەرە گشتیە هاوبەشەی کە باسم کرد. ئەو ڕوبەرە گشتیە لە کوردستانە مانای چی؟ مانای دروستکردنی چوارچێوەیەکی نیشتیمانی هاوبەش کە تایدا ئێمە هەمومان هاوڵاتی هاوبەش و خاوەن مافی یەکسان بین. ئەمە ئەم ڕوبەرە لە کوردستانە بوونی نییە. ینی لە حتەنانەت لە ئاستە نەتەوەیەکەیە بوونی نیە نەک لە ئاستە دیموکراتیەکەیە. ینی ئێمە نەک تەنها ڕوبەرێکی دیموکراتی نیشتیمانی کە هاوڵاتی بوون تێدا مافی هاوڵاتی بوونی یەکسان بەهای سەرکی بی تێدا نەک تەنها ئەمەمان نییە بەڵکو بە مەفهومە قەومیەکەشی نیمانە بە ئەوی بڵێن ئێمە هەمومان کوردین قەیناکە بە هەموو ناشرینەکانمانەوە با کوردبوون کۆمان بکاتەوە لە ناو چوارچێوەیەکی گشتی ئەوەشمان نییە. کوردستانی ئەمڕۆ کوردستانێکی پارچە پارچەیە و من ڕام وایە بە درێژایی مێژوو کوردستان بەڕادەی ئەمڕۆ پارچە پارچە نەبووە. یعنی ئێمە لە هەموو کوردستانە هاوبەشێکمان نیە یەک دەستگای هاوبەشمان نییە لە هەموو کوردستانە. دەستگاکان بەش زۆربەی هەرە زۆریان دەستگای حیزبین دەستگای ناوچەین و بەستراونەتەوە بە گروپی تایبەتی ناو حیزبە سیاسیەکانی کوردستانەوە. کەواتە خاڵی یەکەم کە لەسەری ڕێکەوین غیابی تەواوەتی ئەو چوارچێوە گشتیە کە من باسم کرد و هەم بەمانە نەتەوەیەکەی غایبە هەم بەمانە دیموکراتیەکەی و هاونیشتمانیەکەی. چێ لەمە بەرپرسیارە؟ ئەو پرسیارێکی گرنگە. ئەوەی ئێمە بڵین ئیسلامیەکانی کوردستان لەمە بەرپرسیارن هەم غەڵەتێکی سیاسیەکەین هەم غەڵەتێکی مێژوویەکەین و هەم بێویژدانیشی گەورەشە لەبەرەوەی ئیسلامیەکان ئەو چوارچێوانی کە ئەمڕۆ لە کوردستانە هەن ئیسلامیەکان دروستیان نەکردوون بەڵکو هێزە سیاسیە باڵادەستەکانی کوردستان دروستیان کردوون و ئەوان بەرپرسن لە سەرجەمین و قسانیە ترسناکەکانی ناو ئەو ڕوبەرە گشتیانی کە ئەمڕۆ لە کوردستانە خاڵێک. خاڵی دووەمیان ڕۆڵی ئیسلامیەکان لەمەدا چیە؟ ئایا ئەوان کەسانێکن ئەتوانن ببنە دروستکەری ئەو چوارچێوەیە یاخود پرۆژەکەیان ئایا ئەو پرۆژەی هەڵیان گرتووە پرۆژەی دروستکردنی ئەو چوارچێوەیە بە بۆچوونی من پرۆژەی دروستکردنی ئەو چوارچێوەیان پێ نییە. ینی بە زمانێکی سادەتر قسە بکەم ئیسلامیەکانی کوردستان هێزی دیموکرات نین بەمانە ڕاستەقینەکەی دیموکراتی بوون. ینی هێزی دیموکرات نین بەوەی ئەوان مەرج هەیە بۆ ئەوەی هێزێکی دینی بێ بە هێزێکی دیموکرات بۆ چۆن مەرج هەیە بۆ هێزێکی ئەلمانی بۆی بێ هێزێکی دیموکرات. یەکەم شت ئەوەیە تۆ بە ناوی خوددا و پێغەمبەرەوە قسە نەکەی لە ناو فەزای گشتیە کە چوویتە ناو فەزای گشتیەوە کە چوویتە ناو مناقەشاتی گشتیەوە لە ناو کۆمەلگادا کە بیرت لە دروستکردنی ئەو چوارچێوە گشتیە کردەوە نابێ بە ناوی شتێکەوە قسە بکەیت ئەبێ بە ناوی شتێکەوە قسە بکەیت هەموو خەڵکانی ناو ئەو شوێنە باوەڕیان پێبێ. ینی ئەگەر یەک کەس لە هەموو کوردستانە بمێنێتەوە باوەڕی بە ئیسلام نەبێ بۆ نمونە تۆ ناتوانیت چوارچێوەکە بۆ چوارچێوەیەکی ئیسلامی بۆ دروستکەیت ئەو تاقە کەسە لە ناو چوارچێوەیە مامەڵەیەکی نایەکسان بکەیت و مامەڵەیەکی نایاسایی لەگەڵا بکەیت و هەمان ئەو مافانەی پێ نەدەی کە تۆ بە لە 1990 تری ئەبەخشیت. کەواتە لەبەر ئەوە دین ناتوانێت ببێ بە چوارچێوە ببێ بۆ چوارچێوە گشتی کە پێویستمانە دروستی بکەین. ئەوەی پێویستە کۆمەڵی پرنسیپی گشتیە ئەو چوارچێوەیە کۆمەڵی پرنسیپی گشتی دروستیەکات. ئەمانە چینەوە پرنسیپە گشتیانە؟ باوەڕبوونی ڕەها بە جیاوازی، قبولکردنی جیاوازی، بەستنەوەی جیاوازی بە مافەوە. تەنها ئەوە بەس نییە تۆ بڵێ باشە تۆ مەسیحی بە من موسڵمانم تۆ من موسڵمانم تۆ بێدینیت ئەوە تەنها ئەوە بەس نییە تۆ قبول بێ نا تۆ کاکەیت من موسڵمانم ئەمە عەلەویە ئەمە نازام چییە من ئەمانم قبولە نا ئەوە بەس نییە مافی یەکسانیان هەیە. ینی ئەو کەسەی کە باوەڕی بە دین نییە ئەوەندە مافی هەیە بەقەت ئەوەی کە باوەڕی بە دین نییە. ینی ئەگەر ئەو کەسە شارەزایەکی لە بواری بەڕێوەبردنا هەبێ ئەو ئەتوانێت ببێ بە لێپرسراو لە لێپرساوی ژمارەیەک لە وڵاتەدا بەبێ ئەوەی تەماشا ئەوەی بکەی ئایام کەسە دینی هەیە یاخود دینی نییە یا چ دینێکی هەیە تەماشا ئەمە ناکەی.
پرسیاری یەکەمی من ئەوەیە ئایا ئیسلامیەکانی کوردستان هەڵگریان پرۆژێن بە بۆچوونی من هەڵگریان پرۆژێنی ینی ئیسلامیەکانی کوردستان لە باشترین حاڵەتە جیاوازی قبولەکەن بە دابڕانیەوە لە ماف ینی مەسەن بۆ نمونایەمە چەند ساڵێک لەمەوە پێش لە هەڵەبجا پیاوێکیان نرد بۆ ئەوێ ببێ بە مدیرناحیە کاکەیی بوو وابزانم کردیان بە دەنگەدەنگ وتیان نابێ کاکەیی حکمی موسڵمان بکە ئەم ڕوانینە بۆ ئەوی تر کە دینێکی تری هەیە ڕوانینێکی نادیموکراتە ئەم ڕوانینە بۆ ئەوەی کە تۆ بتەوێ بە هەموو ئافرەتانی کوردستان حیجاب پۆش بکەیت ڕوانینێکی نادیموکراتە ئەم ڕوانینەی کە تۆ لە کتێبی مەکتەبەکانی سەرەتاییە ئەنووسیت ئیسلام دینی خوددایە و دینەکانی تر وەتاقە دینێکی ڕاستەقینەیە یاخود دای ئەبڕی لە مێژووی دین وەکو دینێکی مطلق پێشکەشەکەی نەک وەک دینێک لە پاڵ دینەکانی ترا و وەک دینێک لە پاڵ کۆمەڵێک بیر و بۆچوون و ئایدیای تری نادینیە کە ئەوانیش دیسانەوە پەیوەندیان بە نادیار و پەیوەندیان بە دنیایەکی ترەوە هەیە کە تەنها کورت نابێتەوە بۆ دنیای سەرزەمین ومانە تۆ گەر ئەم ڕوانینت بۆ دین نەبوو ئەمە نەکرد بە بەشێک لە ڕوانینی خۆت بۆ دین نابی بە دینی دیموکرات ینی کە ئەمە دەڵێم ینی بەم مەفهومە ئیسلامیەکانی کوردستان هێزی نادیموکراتن بەڵام بە هەمان ڕادا ئەلمانیەکانی کوردستانیش نادیموکراتن ینی پارتی لە یەکگرتوو دیموکراتی تر نییە وەکو هێزێکی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لە یەکگرتووی ئیسلامی دیموکراتی تر نییە و کێشەی دیموکراتیت لە کوردستانە کێشەی ئیسلامیەکان نییە وەندەی کێشەی دکتۆر پێم خۆشە ئەوە لە ئەڵلقەی دووەمی ئەم چاپێکەوتنا قسە باسی لەبارەوە بکەین کەواتە لەگەڵ بوونی دوو هێزی گەوری ئیسلامی لە کوردستانە ئەگەر واوەسفیان بکەین یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و بەپی ئەو قسەکانی جەنابیشت کەواتە ئێمە ئومێدمان بە دروستبوونی ئەو دیالۆگە لە نێوان دین و دژە دین یان نادینە نەبێ لە کوردستانە هیچ ئومێدێک هەیە بۆ دیالۆگە دروست بکەین بەڵێ ئەو ئومێدانە هەیە زای لەبەرچی ئومێدانە هەیە ینی ئێمە بێ ئەم دیاردانە لە سیاقی مێژووی خۆیانە تەماشا بکەین تۆ هێزێکی وەکو کۆمەڵی ئیسلامی وەربگرە ئەم هێزە لە ڕۆژی دروستبوونیەوە تا ئەمڕۆ کۆمەڵی گۆڕانکاری گەورەی بەسەرهاتوو گۆڕانکاری لە بیر و بۆچوونیانە گۆڕانکاری لە هەڵسوکەوتی سیاسیانە گۆڕانکاری لە پەیوەندیە سیاسیەکانیانە بە دەرەوەی خۆیانەوە گۆڕانیان بەسەرهاتوە تەماشای یەکگرتووی ئیسلامی بکە بە هەمان شێوە ئەمانە وەکو پێتم وت کە هێزی دیموکرات نین ئەمانە هێزی دیموکرات دین بەو ڕادەیە کە پارتی وێچەتی هێزی نادیموکراتن بەڵام هێزێکن گۆڕان ڕوویداوە لە ناویانە یاوە ناکرێت ئەم گۆڕانکاریانە نەبینرێت و باس ئەوە بکرێت ئەمانە 1400 ساڵە هەمان قساکەن ئەمە قسەیەکی زۆر ناڕاستە قسەیەکی نامێژوویە قسەیەکە ناکۆمەڵایەتیە نازانستیە و بە هیچ شتێک نایباتەوە ناوواقعی کۆمەڵایەتی ئەم هێزانە لە ناو خۆیانە ناکۆچیان تێدا لە ناو خۆیانە ململانێ هەیە لە ناو خۆیانە تەفسیراتی جیاواز هەیە لە ناو خۆیانە دینامیچێک هەیە دینامیچێکێکەیە بۆ گۆڕان ئەم دینامیچێتە هێواشە بەڵێ ڕاستە هێواشە گۆڕانیان هێواشە و لە سەرخۆیە بەڵێ لە سەرخۆیە و هێواشە و نەڕوە بەڵام ئینکاری ئەوە ناکرێت کە ئەمانیان تێدایە و بەشێکی تریشی پەیوەندی بە نادینەوە هەیە ینی ئەوەی کە لە دەرەوەیەوەیە چۆنەی بینێ ینی تۆ مەسەرەن هێزێک لە هێزێکی وەکو کۆمەڵی ئیسلامی لە باوەڕبوونی بە حاکمیەتی خودداوە بە مەفهومە سید قوتبیەکەی کە بێ خوددا حکومڕان بێ لەسەر زەوی بۆ ئەوەی کە ئەم هێزە 15 ساڵ دوای ئەوە ئەڵێت نەخێر حکومڕانی لەسەر زەوی تعبیر لە ئیرادەی میلەتەکە نەک لە ئیرادەی خوددا ئەم گۆڕانێکی گرنگە بەزەکە تۆ من نەیبینیت بەردەوام پێ بڵێ تۆ کە لە پوتی تۆ ناگۆڕێیت تۆ قسەی 1400 ساڵ لەمەوە پێشەکەیت تەبەنەوە هێزە ناتوانێت بە باشی بگۆڕێ ینی بەشێک لە پرۆسەی گۆڕانی ئیسلامیەکان پێویستی بە هاریکاری هێزەکانی دەرەوەی ئیسلامیەکان هەیە بەڵێ دوکتۆر هێزە ئیسلامیەکانی کوردستان بە تایبەتی ئەو دوو پارتە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ومێدی ئەویان لێ ئەکرێت لە داهاتوە ئەگەر ڕوبەرێک ئەو ڕوبەر و ئەو چوارچێوەیە کە جەنابەت باست کرد لە کوردستانە دروست کرا ببنە هێزێکی ئەکتیڤ و کارا هێزێک کە قوبوڵی ئەوی تر بکەن ئەزایکی کاکڕبوار یان ئەگەر لە حاڵەتێکە ئەو دوو هێزە گەشتە دەسەڵات ئەوی تر قوبوڵ بکە ئەویان نازانرێ زانین جارێ دروستکردنی ئەو چوارچێوە گشتی کە من باسیەکەم بە بڕیارێک دروست نابێ بەیانی بڵێن دروستیەکەین و دروستیکەین بۆ دروست نابێ
بە پرۆسەی گۆڕانی ئەم هێزانە هەمویان دروست دەبێ یعنی ئەبێ پارتی لە پارتیبوونی خۆی بکەوێ وابێ یەکێتی لە یەکێتیبوونی خۆی بکەوێ ینی لەوە بکەوێ ئەم هێزا دەست بەسەر اقتصادا بگرێ دەست بەسەر میدیادا بگرێ دەست بەسەر لەشکرا بگرێ دەست بەسەر هەموو شتانە بکرێ چکە تۆ ئەگەر لەشکرەکە لەشکرێکی حیزبی بوو و دەسەڵات لە ئێستەوە بتێ قۆرغی بکەی بۆ بنەماڵەیەک یا خێزانێکی سیاسی لە ئێستەوە تا ڕۆژی قیامەت ئەو چوارچێوەیە ممکن نیە دروست بێ ئەو چوارچێوە گشتی کە من باسی یەکەم پرۆژەیەکی کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی گەورەیە هەموو هێزەکان ئەبێ بەشدار بنتیایە لە پرۆسەی دروستکردنیە لە ڕۆیشتن بەرەو دروستکردنی و چوارچێوەیە ئەبێ هەمویان بگۆڕێن یا چوارچێوەکە دروست نابێت ئەم دۆخەی کە ئەمڕۆ هەمانە تا ڕۆژی قیامەت لە ناوێ دانیشین ینی پارتی لە هەولێر و دۆک پاشایە لێرە یەکێتی لە بەشێکی پاشای ئەوان لە شوێکی ترا پاشان سیستمێکی سوڵتانی پارچەمانەیە بیرۆکەی هاوڵاتی بوونی یەکسان غائیبە بیرۆکەی ماف غائیبە بیرۆکەی حکمی یاسا غائیبە بیرۆکەی دادپەروەری کۆمەڵایەتی ئەمانە هەمووی غایبنیە ئەوە تا ئێمانە مێژووی ئێمە لە ئێستەوە تا 100 ساڵی تر بەم شێوەیە یاخود دەبێ ئەمە بگۆڕین لەو پرۆسەی گۆڕانە بە ئاراستەی دروستکردنی ئەو چوارچێوەیە ئەم هێزانە بێمیان بگۆڕێن ئەو چوارچێوەیە ممکن نییە دروست ببێ بەبێ گۆڕان جا ئەو گۆڕانە بێ یەکەم پارتی بگۆڕە ئەم جا بێ یەکێتی بگۆڕە ئەم جا دوای ئەوە ئەبێ ئیسلامیەکان بگۆڕێن ئەم جا لە پاڵیا گۆڕان بگۆڕێ ئەم جا لە پاڵیا کۆمەلگای کوردی وەکو گشتێک بگۆڕێ بەر ئەو دۆخە بڕوە هێزە ئیسلامیەکان زیاتر ئامادەگی ئەو گۆڕانیان تیا هەیە هێزە ئەلمانیەکان لە کوردستانە ئەگەر تۆ ئەو پرسیارە لە منەکەیت و بمەوێ بەراورد بکە من پێم وایە لە ناو یەکگرتووی ئیسلامیا و ئامادەیە زیاترە تا ناو پارتیە و ئەوە ئێمە پێمان وابێ گۆڕان لە ناو پارتیە ئاسانترە تا لە ناو یەکگرتووە وەهمە پێم وایە وەهمێکی سیاسی و کۆمەڵایەتی و سۆسیۆلۆژیە کاتە هێزە ئیسلامیەکانی کوردستان بەتایبەتیش ئەو دوو حیزبێکە باسمان کردن یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ئامادەگی ئەو گۆڕانیان تیا هەیە ئەگەر لە حاڵەتێکلا بەپێی گۆڕانی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگای کوردیا ئەو چوارچێوەی کە باسمان لێکە تۆ قسەمان لەسەرکە دروست ببێت ئەمە ئەگەرێکە بەڵێ پێم وایە ئامادەیە پێم وایە ئەو بۆ بە شێوەی ئەگەر ئامادەیە لە ناو زیاد لە هێزێکە ینی تەنانەت لە ناو کاماڵێم ئینکاریەوە ناکەم لە ناو پارتیشا بە جۆرە لە جۆرەکان ئامادەیە ینی تۆ ناتوانانی لە ئێستەوە قفلێک لە مێژووی بی دای بخەی بڵێ ئەمە ڕوونادا بەس ئەو خاڵی کە من گرە لەسەرەوە ناکەمایە دوای 20 ساڵی تر کۆمەڵە و یەکگرتوو چی لێ دێ من باسی پرۆسەیەکی کۆمەڵایەتی ئاڵۆز و بەرفراوانەکەم ئەگەر کۆمەلگای ئێمە بیەوێت ئەو چوارچێوەیە دروست بکات ئەبێ هەموو هێزەکان بگۆڕێن و بە ئیسلامی و نائیسلامیەوە بێ هەمویان بگۆڕێن بە تۆ بە منەڵی ئایا ئیسلامیەکان ئەگەری گۆڕانیان تایە من پێ دەڵم بڵێ ئەگەری گۆڕانیان تایە لەبەرەوەی ئەگەر تەماشای مێژووی ئەم ئیسلامیانە بکەی لە 20 ساڵی ڕابردووە لە کۆمەڵێ نقطەی دیاریکراوە لە کۆمەڵێک جومگەی دیاریکراوە لە هەندێک ڕوبەری دیاریکراوە گۆڕانکاریان بەسەر هاتووە و ئەکرێ ئەمە بەردەوامی هەبێ ئەمە ئاکرێ بەڵام من کەس گەرنتی ئەوە ناکات بڵێ تۆ بەیانی کۆمەڵە لە 90 دەنجی خەڵکی کورسان بێن و بێتە سەر حکوم ببێ بە هێزێکی دیموکرات کەس گەرنتی ئەمە ناکات و ئەمە ئەسڵان خۆی ئیفترازێکی هەڵەیە لەبەرەوەی هیچ هێزێک لەم دوو هێزە ئیسلامیانە توانای ئەویان نییە لە ئێستەوە تا 10 ساڵی تر لە کورسانە ببن بە حاکم بەڵێ دکتۆر یەکێک لەو ڕەخنانە یان ئەو سەرنجانی کە لەسەر هێزە ئیسلامیەکان لە کوردستانە هەیە ئەوەیە کە بە ڕوانین لەو گۆڕانکاریانش کە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە جەناب باسی شلێوە کرد لەسەر واکرێک بەڵام تا ئێستا هێزە ئیسلامیەکان لەگەڵ ئەوەی کە لە دەسەڵاتان نین حاڵەتی تەکفیرکردنی خەڵکیان هەیە کەواتە ینی چۆن کۆی گشتی کۆمەڵگا ئەو گۆڕانکاریانە بە جوان ببینن هەندێک باڵی ئیسلامی سیاسی هەیە لە ئێستەوە تا ڕۆژی قیامەت نابن بە هێزی دیموکرات ینی هەموو باڵە تەکفیریەکانیان هەموو باڵە جیهادیەکانیان و هەموو باڵە تونڕەوەکانیان هەموو ئەو باڵانەی کە پیان وایە دیموکراتیت کوفرەوانە ممکن نییە ببن بە دیموکرات ئەگەر نەگۆڕێن لە ئێستادا هەر کەسێک قسەی لە تەکفیر کرد لە هەموو بوونەوەرێکی سەرم زەویە دوورتر لە دیموکراتیەوە هەر کەسێک بە زمانی کوفر و ئیمان لەسەر کۆمەلگا قسەی کرد ناتوانێت بێ بە هێزێکی دیموکرات هەر کەسێک بە زمانی تەقدیسکردنی هێزێک و بە کافرکردنی هێزێکی تر قسەی کرد ناتوانێت بێ بە هێزێکی دیموکرات تۆ بە من بڵێ لە ناو هێزەکانی ئیسلامی سیاسیە لە کوردستان ئەمە هەیە بڵێ هەیە بەڵام ئایا ئیسلامی سیاسی لە کوردستانە کورتەکرێتەوە بۆ هێزە تەکفیریانە نەخێر چونکە لە ناو کوردستانە هێزی ئیسلامی تر هەن کە هەڵگری ئەم مانتەق و لۆجیکە تەکفیریە نین
باوەڕیان پێنیە کاری پێناکەن و کاریان پێ نەکردووە بەڵام تۆ بڵێ ئەم شێوازە لە بیرکردنەوە هەیە گروپ هەیە وابێت کەسی دیاری کەسی دینی هەیە وابێت لە ناو مێزانە بەڵێ هەیە و هەر هێزێک هەڵگری ئەم ڕۆحیەتی تەکفیر نەک تەنها تەکفیر و کوشتن حتا ینی تەکفیر و مەقولەی کوفر و ناکوفر کوفر و حەڵاڵ یەکێ بێ لە دەستەواژەکانی زمانی سیاسی و زمانی قسەکردنی لەسەر کۆمەلگا ئەوە ناتوانێت ببێزیی دیموکرات چکە دیموکراتیت بریتە لە تێپەڕاندنی لۆجیکی کوفر و ناکوفر حەڵاڵ و حرام بریتە لە دۆزینەوەی چوارچێوەیەک بۆ جێبوونەوەی کوفر و ناکوفر حەڵاڵ و حرام بە تەنیشتیەکەوە بەڵام وەکو پێم وتی لە ناو ئەو چوارچێوەی کە لە سەرتا دوکتۆر تۆ لەیەکێک لە کتێبەکانتە سەر لەسەرەوە کردووە کە ئیسلامیەکانی کوردستانە بە شێوەیەکی گشتی بە شێوە گشتەکە دابش کردووە بە سەر دوو جۆر هێزا یەکێکیان کە هەوڵی بە سیاسیکردنی تەواوی جونگەکان و تەواوی کۆمەلگا و تەواوی دەسەڵات ئاات هێزێکی کەشان کە هێزێکی خۆنمایشکەرە ئەمەیان لە چوارچەوەی ئیخوانەکانە کۆت کردوێتەوە و هێزە نمایشکارەکەش لە چوارچەوەی سەلەفیەکانە ئەوەی کە لە کوردستانە بە ڕوونی ئەیبینین باڵادەستی ئیخوانە لە ئەگەر یەگرتووی ئیسلامی نوێنەری ئیخوان بێت باڵادەستی یەگرتووە لە چاو هێزە ئیسلامیەکانی تری کوردستانە ئەو ئەزمونی کە لە مسەر ڕوویدا کەوتنی ئیخوان مسلمین لە تەجروبەیەکی حکومکردنا کە ساڵێکی نەخایەند چ کاریگەریەکی بەسەر ئەو هێزە ئەو جۆرەی ئیسلامی لە کوردستانە ئەبێت کە هەوڵی بە سیاسیکردنی هەموو کایەکانەیە بەڵێ کاگرێبا یەکەم جار یەکەم خەڵبمێ بڵێمەوەی من ئیسلامیەکانم کورت نەکردوەوە لە کوردستانە بۆ ئەو دوو هێزە من باز لە دوو پرۆژەی سیاسی گرنگەکەم لە کوردستانە ئیسلامی سیاسی یەکێکیان پرۆژەی ئیخوانە دووهەمیان پرۆژەی سەلەفیەکانی کوردستانە پرۆژەی ئیخوان کۆمەڵە ئیشکالیاتی گەورەی هەیە بێگومان ینی لەگەڵ دیموکراتیەت و لەگەڵ کرانەوە و لەگەڵ قوبولکردنی جیاوازی و لەگەڵ بوونی دیدێکی مۆدێرن و هاوچەرخ و دیموکرات بۆ حکومڕەوایی و بۆ دەسەڵاتگەری ئەم کێشانی هەیە لە میسرا بینیمانیانی ئێمە ئیخوانەکانی مصر لە هەموو ئیخوانەکانی ئەم ناوچەیە زیاتر نووسینیان هەیە و زیاتر قسەیان لەسەر مەسلەی دەوڵەت و لەسەر مەسلەی پەیوەندی دین و سیاسەتوانە کرد بەڵام ئێمە دوای ساڵێک دوایەوەی کە هاتنە سەردەسەڵات بینیمان پڕن لەو مەیلە تۆتالیتاریان و دیکتاتۆریانی کە لە ناو هێزە ئەڵمانیەکانی پێش خۆیان هەبووە بەسەر ئەو مەیل و تەماحە نادیموکراتیانی کە لە ناو خۆیانە هەیە بەسەرەوە سەر نەکەوتن و ئەزمونونەکە بەو دۆخی ئەمڕۆ گەیشت کە گەیشت ئەمە دیوێکێتی دیوەکەی تری دیوە سەلەفیەکەی دین لە کوردستانە بیبەستمەوە بە خاڵی یەکەمەوە هێچگار بەرپرسە لە بەتاڵکردنەوەی دین لە ڕۆحانیەت لە کوردستانە ینی سەلەفیەتی دینی بریتە لە کردنی کورتکردنەوەی دین لە وڵاتێکە بۆ کۆمەڵێک ئەمر و نەهی و حەڵاڵ و حرامی سادە و ساکار و بەخشینی دەرکەوت و نمایشێکی دیاریکرا و بەم دینە لە فەزای گشتیە ئیتر لە هێشتنەوەی ڕیشەوە بیگرا بۆ لەبەرکردنی نیقاب و حیجاب و بابەتشتانە بەڵام کێشەیەکی تر هەیە کە سەلەفیە دەمڕۆ لە کوردستانە دروستی کردووە و بۆ یەکەمین جار ئێمە لە دووسێ مانگی پێشودا بینیمان سەلەفیەت لە کوردستانە سەرەتا خۆی وەکو تیارێکی ناسیاسی ناساندووە و خۆی وەکو ڕێبازێک ناساندووە کە پەیوەندی بە سیاستەوە نییە و خەریکی دینداریە بە شکڵە هەرە سادەکەی و بە شکڵە هەرە کۆنزەرواتیڤ و کۆنەخواز و کۆنەپارێزەکەی بەو شێوەی خەریکەتی بەڵام ئەگەر تۆ تەماشا بکەی لە ساتەوەختی هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێمدا بە سەرۆک لە پەرلەمانی کوردستان و لە دروستبوونی ناڕزایی بەرامبەربەوە سەرۆکی سەلەفیەکانی کوردستان وتی کۆمەلگا بۆی نییە بەرامبەر بە سەرکردەی سیاسی ناڕزایی دەرببڕێ و شێوازێک لە سەلەفێتی دینی هێناوەتە کوردستانەوە کە لەسەر ئیتاعاکردنی وەلی ئەمر و لەسەر ئیتاعاکردنی سوڵتانی سیاسی و سەرکردەی سیاسی شەکە ئەمە یەکەم جارە ئێمە ئەم شێوازە لە دینی سیاسی لە کوردستانە بینین و ئەمە کێشەیەکی گەورەیە ینی سەلەفیەت لە کوردستانە جگەلەوەی کە دین بەتاڵەکاتەوە لە ڕۆحانیەت و بەتاڵێکاتەوە لە هەر توانایشی دیالۆگ لەگەڵ نادین و یاخودینی جیاوازە بەم دیوە ڕوویەکی هێجگار ترسناک بە سیاسەتە بەخشێ لە کوردستانە و ئەمە بەداخەوە منە و کاتێک کە ئەو کتێبە بنووسی ڕۆ سیاسیەکەی ئەم سەلەفیانە هێشتا دەرنەکەوت بوون بەڵام ئەمڕۆ بەرەو ئەوە چێک کە سەلەفیەت بێ هەڕەشەیەکی سیاسی گەورە لەسەر کۆمەلگای ئێمە وەکو چۆن لە ساتێک لە ساتەکانە لە میسر بوونە هەڕەشەیەک
بۆ بەشێکی گرنگی ئەلمانیت لە میسرا و بوونە هۆکارێک بۆ بە کۆنەخوازکردن و داخرانی زیاتری ئیخوانەکان لە میسردا. ینی کێشەی سەلەفیەت تەنها کێشە نییە بۆ هێزە ئەلمانیەکان، بەڵکو کێشەش دروستەکە بۆ هێزە دینیانی کە سەلەفی نین، بۆ هێزە دینیانی کە جۆرێک لە کرانەوەیان تایە، جۆرێک لە توانای گفتوگۆکردنیان تایە لەگەڵ هێزەکانی ترا. مەترسی سەلەفیەت لەوەدایە کە مەترسیەکی فرەجەمسەرە و فرەسەرەیە، ینی وەکوپوتم لەسەرێکەوە دین ئەکاتە دینێکی شکلی، دینێک کورتێکاتەوە لە جلوبەرگ و هەندێک توقوسی دینیە، ینی دین بە مەفهومە دینی ڕۆحانیەکەی ئەکوژێت لاوازیەکات. کێشە بۆ ئەو هێزە دینیانەی تر دروستەکات کە ویستی کرانەوەیان هەیە، توانای کرانەوەیان هەیە، ئەوە جگەلەوەی کە ئەلمانیەت خۆی وەکو شتێکی گڵاو، وەکو شتێکی پیس و دیموکراتیت خۆی وەکو داهێنراوێکی ڕۆژئاوایی کە پەیوەندی بە مێژووی ئەم ناوچەوە نییە باسەکات، و لە پاڵیشیا دیفاع لە جۆرێک لە سیستمی سوڵتانیە کات کە ئێمە بە درێژایی ئەم 100 ساڵە لەم منتیقەیە بینیوانە چه کارساتێکی گەورەی دروست. بەڵێ دکتۆر، ئەگەر قسە لەسەر پێگەی ئیخوانەکان لە کوردستان و کاریگەری و ئەزمموی مسر بەسەر ئیخوانەکانی کوردستانەوە بکەین، ئایا کاریگەری لەسەر ئیخوانەکانی کوردستان هەبووە؟ پێم وایە ئەو دۆخەی لە میسرا دروست بوو کاریگەری لەسەر هەموو ئیخوانەکانی ناوچەکە دروست دەکات. لە دوای بەهاری عەرەبیەوە جۆرێک لە هەستکردن بە سەرکەوتنی پرۆژەی ئیسلامی سیاسی هەبوو و هەستکردن بە سەرکەوتنی سیاسەتی ئیخوانەکان هەبوو. طبعاً ئەو هەستێکی کاتی بوو و بەشێکی زۆری سەرکەوتنیان پەیوەندی بۆ هەبوو کە هێزەکانی تر خۆیان ڕێک نەخست بوو و خاڵێکی تریش پەیوەندی بەوە بوو کە هیچ کۆمەلگایەکی ئەم ناوچەیە هێز و دەسەڵاتی ئیخوانەکانی تاقی نەکرد بۆ لەم ناوچەیەدا. بەڵام ئەو فەشەلەی کە ئەزمموی ئیخوان لە میسرا هێنای پێم وایە کاریگەری گەورە بەجێهێڵێت لەسەر ئیخوانەکانی تری ناوچەکە و پێشم وایە کاریگەری گەورە لەسەر ئەم ناوچەیە بەجێڵێت و پێشم وایە هەڵەیان پێکات، هەڵەی گەورە بە ئیسلامیەکانی ئەم ناوچەیەکات و گەورەترین هەڵەیان ڕەنگە کە پێی کردبن ئەو خۆپیشاندانە بوو کە لە هەولێر کردیان بۆ بەرگریکردن لە سیستمەکەی مرسی کە سیستمێکە ناتوانانی بەرگری لێ بکەی بە ناوی مافی مرۆڤ و بە ناوی دیموکراتیەت و ئەم بابەتشتانەوە لەبەرەوەی سیستمێک بوو هەڵگری هەموو ئەو هەڵانە بوو کە هێزە ئەلمانیەکانی پێش ئیخوانەکان کردبیان ناکۆک بە ڕۆحی شۆڕشەی مسر خۆی کە شۆڕشێک بوو لە پێناوی گۆڕانی کۆمەڵایەتی و گۆڕانی سیاسی ومانە دروست بوون، هەڵگری پرۆژەی بە ئیسلامیکردنی کولتور، بە ئیسلامیکردنی فەزای گشتی و بابەتشتانە بوون، خەریکی ئەم شتانە بوون. بەڵام کام قسانە طبعاً ئەمانە هەمووی پیشانی داکەم هێزانە ئەم هێزە ئیخوانیانە هێشتا لە ناو خۆیانە بەسەر خەڵتە نادیموکراتیەکانی خۆیانە زاڵ نەبوون، هێشتا لە ناو خۆیانە ڕۆحی دیموکرات بوونیان پەروەردە نەکردو بە ڕادەیەک کە بتوانن بیگوازنەوە بۆ ئاستی حکومڕانی و نەیانتوانی وا ببن بە هێزی دیموکرات. بەڵام کە ئەمانە هەمووی دەڵێم ئەمە مانای ئەوە نییە کە ئەوەی لەشکر و جێش لە میسردا پیادەی کرد کارێکی باشە، کارێکی خراپە، تاوانە. ئەوەی لە میسردا ئەوان دەیکەن تاوانە، هەڵەیە بە هەمان ڕادەی ئەوەی کە مرسیی کرد تاوان بوو و هەڵە بوو و پێشم وایە ینی ئەمڕۆ میسر لە دۆخێکی هێجگار خراپەیە، هەردوو هێزەکە بەرەو ڕادیکال بوون ڕۆن، هەم ئەلمانیەکان بەرەو ڕادیکال بوون ڕۆن، هەم ئیسلامیەکان بە ڕادیکال بوون ڕۆن و لە هەمان کاتیشا پێ بەسەر 20 ساڵ مێژووی هەوڵدانی زیاد لە هێزێک بۆ نزیک بوونەوەی ئەلمانیەکان و ئیسلامیەکان لە میسرانێن، ینی ئەو مێژووە خەریکە ئەکوژرێت و لە ناوەچێت. کێشەکە لە کورسانە لە چیا؟ کێشەکە لە کورسانە ئەوەیە لە ئێمە ئینسانی ئێمە ئەو پەیوەندیە ناوەچیە و حەیویەی لەگەڵ تەجربەی ئیخوانە نییە. ینی ئێمە یەکگرتووی کوردستان وەکو هێزی سەرەکی ئیسلامیەکان بینین، ینی هێزی یەکگرتوو 12 کورسیە، نازام 13 کورسیە نازام چەنە بزەبت بەڕاستی، ینی لە 100 ئەو پەری لە 115 کۆمەلگای ئێمەی لەگەڵایە لە ئێستادا بەپێی ئاخر هەڵبژاردن. بڵێ لە 120 کۆمەلگای ئێمە لەگەڵا بێ، ماناکەوێ لە 180 کۆمەلگای ئێمە لەگەڵا نییە. لە 180 کۆمەلگای ئێمە حەز بەون مایشە سیاسیانە ناکات کە ئەم ئیسلامیانە بۆ بزوتنەوەیەکی ئایدۆلۆژی دینی لە میسرائیکەن کە توهین ئەوەی نییە، ینی نرخ بەهای بەرگریکردنێکی دیموکراسیانەی نییە. ینی ئەزانی دینەکان ینی ڕێک هەڵسوکەوتە سیاسەکانیان لە هەڵسوکەوتی کۆمونیستەکانی جارانەچێت. ینی کۆمونیستەکانی جاران بە تاڵ و ترشەوە بەرگریان لە مۆسکۆ کرد،
بەروگریان لە رووسیا کرد ئەمانەش ئەم هێزانش ئەوەندە هێزێکی ئایدۆلۆژی و عقایدین بە تاڵ و ترشەوە بەرگری لە ئەزمموی موسیەکەن پێم وایەوانە هەڵی سیاسینانی خاڵەکە بگەڕێمە بۆ پرسیارەکەیتەوە تێکچوونی ئەزمموی خوانەکان لەو ناوچەیەدا کاریگەری نێگەتیفیە بێت بۆ سەر ئەم هێزانی ئێرە و هەڵیان پێکات ڕەنگە لە بیانی زەرری سیاسی گەورەشان لێ بدەن. دکتۆر کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە ئەمە وەکو دو پرسیار ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵام بیتەوە کەواتە لە کوی ئەم گفتوگۆیەوە گەیشتینە ئەو دەرەنجامەی کە ناکرێت دین لە کۆی جومگەکانی ژانی مرۆڤ تەدەخل بکە ئەمە ئەوەش ببەستمەوە بە کوردستانەوە ئایا لە کوردستانە دین لە ورد و درشتی لایەنەکان و کایەکانی کۆمەڵگە و ئینسانە تەدەخلی کردووە؟ نەخێر دین لە کوردستانە لە هەموو کایەکانی ژیانی مرۆڤ هینی نەکردو تەدەخلی نەکردووە. ڕۆژانی جومعان نیوەی کوردستان سەخۆشە سەیرانگاکان پڕێتی لە خەڵکی سەیرانکەر هەموو خەریکی کەیف و سەفان کە بە پێی لۆجیکە دینەکە لۆجیکی ناڕاستەوە نابێ بیکەی بەڵام ئێمە زانین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە ئەم ڕۆحە نادینیەی هەیە بەڵام تۆ بڵێ ئەو شێوازایی لە دینی سیاسی لە کوردستانە تەماحی هەیە تەماحی ئەوەی هەیە هەموو جومەکان داگیر بکە بەڵێ پێم وایە تەماحی هەیە یعنی یەکێک لە کێشەکانی ئیسلامی سیاسی لە کوردستانە ئەوەیە دەست تەماحی ئەوەیە هەڵگری خەونی ئەوەیە دەست بۆ ئەو جومگانە بات و تاواز لەم خەونە نێنێت ناتوانێت بە بەهێزێکی دیموکرات. زۆر سوپاس بۆ دکتۆر مەریوان وریاقانە بەشی یەکەمی ئەم چاپێکەوتنەمان لێرە کۆتایی هات هەفتەی ئایندا هەوڵەدەین لەسەر ئەزمموی حکومڕانی لە کوردستان و پێگەی هێزە ئیسلامیەکان و هەروەها هەڵسو کەوت و ڕەفتاری هێزە ئەڵمانیەکان و دیموکراتێت لە هەرێمی کوردستان و ئەزمموی کوردیا قسە بکەین. خۆشەویستان ئەڵقەیەکەمی چاپێکەوتنمان لەگە دکتۆر مەریوان وریاقانە کۆتایی پێهات تا هەفتەی ئایندا و لە بەشی دووەمی ئەم چاپێکەوتنا بەیەک دەگەینەوە هەموو لایەکتان لە شادیا جێ دەڵم.